من لێرە میوانێکم هەیە کە خزمەتێکی زۆری ئەدەب و زمانی کوردی کردوویش بەڕێز دکتۆر فەریاد فازڵ عومەر سەرۆک و دامەزێنەری یونیڤەرسیتی خوێندنی کوردی بەرلین پێکەوە گفتوگۆەکەین لەسەر بەرهەمە تازەکانی و لەسەر چەند پرسێکی دیکە دکتۆر خۆشحاڵم و بەخێر بن. سەرچاو سپاس بۆ داوەتەکەتە. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشتان دکتۆر. پێما بێ ئەم ساڵ یەکەم جارە بەشداری پێشانگای نێودەوڵەتی کتێبەکەن لە هەولێر چۆن بوو بەشداریتان کرد؟ چەند قسەیەکیشتان لەسەرەوە هەبووتان ئەمە پێشانگای نێودەوڵەتی نییە نابێ ئاواناوی بێنین، بۆ چونتان چییە؟ سپاس بۆ ئەو پێناسە کورتەی کە کردێ. لە ڕاستیە ئەم پێشانگای نێونەتەوەییە نەک نێودەوڵەتی، چکەگەر ناسیۆنەکە ئێمە وەربژێڕینەتەوە دەگرێتەوە کەوا بێ و ناوانەی کە وەرمان جێڕاوە بەداخەوە بە هەڵە وەرمان گرتووە بە هەڵەش دووبارەیەکەینەوە. لەبەرەوە خۆشحاڵە بمەگەر بێت و لە ساڵی داهاتوو ئەم پێشانگایی کە من ئەمڕۆ بۆ یەکەم جار بەشداریەکەم تێیدا لە ساڵی داهاتووە ناو نەدێ پێشانگای نێودەوڵەتی بەڵکە ناو بندێ پێشانگای نێونەتەوەیی. ئەمە لەلایەکەوە لایەکی ترەوە پرسیاریەوە دەکەی دەڵی چۆنە بۆ یەکەم جارە بەختیارەکەم لەوە دابوو لەم کاتەدا کە ئەم پێشانگایە دەکرێتەوە. من لە هەولێر بوو خۆشحاڵ بووم کە ئاگاداریان کردمەوە. سوپاسی و کوڕەگەنجانە دەکەم کە دەست و بردیان کرد لەوەی کە بەرهەمەکانمان لە ئەڵمانیاوە بگەێنە ئێرە کە زیاد لە 44 کتێبی چاپکراوە. ئێمە خۆمان دام و دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ئینستیتوتی خوێندنی کوردیمان لە ساڵی 1970ەوە وەکو دام و دەستگایەکی سربەخۆ دامەزراننەوە. بە تایبەتی بەرهەمەکانی خۆمان لەوێ بڵاو دەکەینەوە، بەرهەمەکانیشمان فرەلایەنە و ئەو بەرهەمانەمان ئەمڕۆ لەم پێشانگا نێونەتەوەیەدا لە بەشێکی سربەخوا گیان بۆ کراوەتەوە. بەڵێ دکتۆر زۆربەی نووسەران باس لەواکەن دەڵێن ئەدەب بۆ هەر نەتەوەیەک زۆر گرنگە. لە ئەدەبەوە توانێ و نەتوێ بناسی بزانی چییە بزانی چییە. بەڕێستان خزمەتێکی زۆرتان کردووە بە ئەدەب و زمانی کوردی. ئەمە لە چ سۆنگەیەکە بوو لە چ خەمخۆرێکتان بوو بۆ ئەدەب و زمانی کوردی؟ ئەوەی ڕاستی بێ ئێمە توانیمانە لە ئەوروپا بەرهەمی عەقڵی کورد بە زمانێکی ئەوروپی بە ئەوروپا بگەینی. واتە ئەرشێ لە ئەرکە هەرە سەرەکیەکانی من لە ئەوروپادا ئەوە بووە کورد خاوەنی چەک نەبووە، خود دەتەوەیە بۆ داوای ئازادی کردووە کەوا بێ دەنگی ئازادی هەوڵمان ناوە دەنگی ئازادی کورد بە ئەوروپا بگەینی. دەنگی ئازادی چۆن دەگەێنی؟ لە کاتێکا کە بێت و بەرهەمی عەقڵی ئەو نەتەوەیە بە زمانێکی ئەوروپی بگەێنی. ئەو زمان ئەوروپیەی کە لە ساڵانی ڕابردوودا لە بەردەستی منابوو و خۆشم وەکو مامۆستایەک لە زانکۆیەکی ئەوروپیدا و بە تایبەتی لە بەرلیندا کارم کردووە وانە بوتوەتەوە و کاری تۆژینەوەم کردووە. هەوڵی ئەوم داوە ئەو بەرهەمە بجۆزمەوە بە زمانی ئەڵمانی. بەڵام مە چەند ساڵێک هاستم بەو بۆشاییە کردووە کە بە تاقی تەنیا زمانی ئەڵمانی بەشی ئەوە ناکا کە تۆ بەرهەمی عەقڵی کوردی بۆ ئەوروپا و بۆ دنیا پێ بگەێنیتەوە. بەڵکە هاتوین وەکو دەبینی لەو بەرهەمانەدا کە لەبەر دەمتانە دانراوە کۆمەڵێ لەو بەرهەمە گرنگانەمان بە زمانی ئینگلیزیش بڵاو کردوێتەوە کە بە زمانی ئینگلیزی بڵاومان کردوێتەوە وەکو بەرهەمێکی نێونەتەوەیی بڵاومان کردوێتەوە. یعنی ویستومانە لە ڕێگای بۆ نمونە مەموزینی ئەحمەدی خانیمان کردووە بە ئەڵمانی و کردومانە بە ئینگلیزی. بە ئەڵمانی کە بڵاومان کردوێتەوە بە زمانی شیعر وەکو ئەحمەدی خانی بڵاومان کردوێتەوە. بە ئینگلیزی کە بڵاومان کردوێتەوە شاعیرێکی ئەمریکی بەتوانا هاوبەش بووە لەگەڵ ماو بڵاومان کردوێتەوە کەوا بێ مامانەوێ بەرهەمی عەقڵی کورد ڕاستە و خۆ وەکو بەرهەمێکی نێونەتەوەیی بە دنیا بگەین. پێشوازی خوێنەران چ بۆ بەرهەمە ئینگلیزیەکەی چ بۆ بەرهەم ئەڵمانیەکەی چۆن بوو؟ لە ڕاستیە زۆر بەختیارم. بەداخەوە لە ناو کووردا هێشتا و دەنگانەوەی نەبووە. ئەمڕۆ یەکەم هەنگاومان ناوە کە لەم پێشەنگا نێونەتەوەیەدا ئێمە ڕاستە و خۆ بەرهەمەکانی خۆمان پێشکەش بە کورد دەکەین. ئێمە بەتاقی تەنیا بەرهەمەکانی ئەحمەدی خانیمان بە ئینگلیزی و بە ئەڵمانی پێشکەش نەکردووە بەڵکە ئێمە هاتوین بە کوردیش کۆنترین تێکستی کوردیمان وەرگرتووە کە لە ساڵی 1930دا نووسراوەتەوە و بە شێوەیەکی ڕێک و پێک و جوان تۆمارمان کردو لە کتێبێکا بڵاومان کردوەوە. هەر بەو شێوەیەش بە تیپی لاتینیش بڵاومان کردوەوە بۆی هەموو کورد توانای ئەوەی هەبێ ڕاستە و خۆ بەرهەمی ئەحمەدی خانی بکوێنێتەوە لەبەردەستیا بێ. بە پیرۆهاتنی ئەو پرسیارەی کەوتێ چ بە ئینگلیزی و چ بە ئەڵمانی زۆر دڵشادم. بەڕاستی من مەبەستم لە گەنجانە پێشکەشیشم کردووە بەنەوەی نوێی تازە پێگەیشتووی کورد لە ئەوروپا. جوان بە پیریەوە هاتوون
سەربەرزم پیان خۆشحاڵم کە ئەزانم ئەو بەرهەمە خوێندنەوە و داوای بەرهەمەکە. دکتۆر دوو بەرهەمی تازەت لێرەیە، یەکیشیان ئەلفوبێی کوردیە بە وەکو خۆتان باستان کرد پێشروتان بە دەستکاریەوە ئەمەتان بۆ کردووە و چەند نوسخەی لێ چاپ کراوە. زۆر خۆشحاڵم کە باسی ئەلفوبێی کوردی مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدارم لەگەڵا دەکەی کە لە ساڵی 2007 تا لێرە پێشنیازی ئەوم کرد کە ئەو ئەلفبێیەکی ڕەسەنە زیاد لە ملیۆنانی کوردی پێپەروەردەکراوە و ئێمە دەتوانین ئەو ئەلفبێ دەستکاری بکەین، ئێمە ئەتوانین وێنەی بۆ زیاد بکەین، ئێمە ئەتوانین دەستورێکی یەکگرتووی زمانی کوردی بۆ دابنین. هاتینە و کارەمان کرد و لە ساڵی 2007 لێرە لە کوردستان وەزارەتی پەروەردە بڵاوی کردەوە، بەڵام بەداخەوە بڵاوکردنەوەکەی بڵاوکردنەوەیەکی باش نەبوو. لەبەرەوە من داوام لە وەزارەتی پەروەردە کرد کە ڕێگام بدا تا خۆم بڵاوی کەمەوە لە ئەڵمانیا بە چاپێکی زۆر جوان وەکو دەیبینی بەو چاپە لە ئەڵمانیا لە 2009 لە 2013دا بڵاومان کردەوە. ئێستا بەیانی لەم پێشانگای ئێوەدا ئەم ئەلفبێیە بە شێوەیەکی دووبارە تێوەدرا و نوێکراوە 10,000 نوسخەی لێ بڵاو دەبێتەوە. هیوادارم یۆشێکی بن لەوانەیە کە نوسخەیەکتان دەست دەکەوێت. ئینشاءڵڵا. سپاس دکتۆر، کاتم زۆر کەم ماوە. یەکێتر لە بەرهەمەکانت سەرگوزەشتەی پینۆکیۆیە. مناڵی کورد یا خوێنەری کورد تا چەند پێویستی بەم کتێبەیە؟ ئەو کتێبە لە ڕاستیە سەرگوزەشتەیەکی زۆر بەناوبانگە کە لە سەرەتای سەدەی 20ەمە لەو سەردەمەوە بۆ بە بەرهەمێکی گرنگ لە هەموو وڵاتە ئەوروپیەکان ناتوانم بڵێم لە پۆلی چواری سەرەتاییە و لە قوتابخانەکانە دەخوێنرێ. ئەم بەرهەمە لای ئێمە دەنگدانەوەی هەبووە، بەڵام بە شێوەی کوردکراوەیی ئەم کوردکراوەیە زیانی بە چیرۆکەکە گەیاندووە. ئێمە هاتوین چیرۆکەکەمان وەکو خۆی وەرگرتووە لە ساڵی 1984دا بۆ جاری یەکەم چاپم کردووە. ڕێگایان نەدام ئەو سەردەمە وێنە جوانەکانی بڵاو بکەمەوە، لەبەرەوە چاوەڕوانم کرد پار بڵاوم کردەوە. ئەم ساڵ چاپی دووەم یەکەوێتە بەردەست و سبەینە پینۆکیۆش بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک بڵاو دەکرێتەوە. تەنیا تێبینیمەوەیە بە ئاواتی دەخوازم لە ساڵی داهاتووە لێرە لەگەڵتانە دابریشم ئەم پێشانگایە کە ناوی پێشانگای نێونەتەوەیە و لە هەولێر پایتەختی کووردا دەکرێتەوە. هەر چوار دەورمدام و دەستگای کوردی بێ بەداخەوە کە دانیشتم لەلار سەرنجمدا هەموو دام و دەستگانەی کە لە دەور و پشتی منن بێژگە لە دام و دەستگای هەژار موکریانی هەمووی عەرەبیە. هیوادارم بەڕێوەبەرانی ئەم پێشانگایە ببێ بە دەرز بۆیان هەولی ئەوە بن کە دام و دەستگا کوردیەکان لەم پێشانگایەدا بەشدار بن و من سوپاستانەکەم و چاوی خۆتان و بینەرانتان سپاس دەکەین. ئێمە چاوە ماچەکەی ماندوو نەبی بەڕێز دکتۆر فەریاد فازڵ عومەر دامەزێنەر و سەرۆکی یونیڤەرسیتی خوێندنی کوردی بەرلین ماندوو نەبن. سپاس بۆ بەرهەمەکانتان و بۆ هەوڵەکانتان. خۆشحاڵ بووم دکتۆر. سپاس.